پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سوجدەیەکم بۆ خوا بن داوام لێ کرد وتم یا ربی ئەن لا تهلیکە ئومەتی بسەنەتین عامە یا رب العالمین ئەم ئومەتەم بە گرانیە بە قات و قڕیە بە نەبوونیە لە بن نەهێنی هەمووی لە ناوبەری کەس نەمێنێ ئومەتی محەممەد صلی الله علیه و سلم فەرمووی خوای گەورە فەعەطانیه پێی بەخشی وتی ئەم ئومەتەی تۆ هەمووی پێکۆ لە ناوناچێ بە دەرد و بەڵایەک لە ئاسمانەوە بێتە خوارەوە ئەستێرێ بیا بەسەر زەویە و هەمووی کاول کا پەتایە نەخۆشیە لافاوێکی و خۆی زەمانی نوح نە ئەم ئومەتەی تۆ ئەوە لە ناو ناچێ ئەڵێ دووهەمینە سوجدەی کەم برد لە رب العالمین پاڕیمەوەتم یا رب العالمین ئەلا تسەلیت عەلەیهیم عەدووەن من سیوە ئەنفوسیهم یستەبیحوا بضدهم خوای گەورە داوا لێکم دوژمنێکیان بەسەرا زاڵ نەکەی لە غیری و موسڵمانان خۆیان کە هەموو ئومەتەکەم لە بن بێنێت و لە ناویان بەرێت ئەڵێ خوای گەورەوەشی پێوتم ئەوەی پێدام و پێوتم ئەی محەممەد ئومەتی تۆ بە دەستی کافر خەت کافر بە ئومەتی تۆ ناوێر و ناتوانێت لە بنی بێنێ بە هیچ شێوەیە ئەوە ناتوانێت بکات ئیلا لە یەک حاڵەتانە بێت ئەڵێ کە ئەویش داواکاری سێم و ئەلا تەجعەلە بەئسەهم بەینەهم کەوا خۆیان یەکتر نەخۆنە فەرمووی فەمەنەعنیها خوای گەورە ئەوەی نەیانێت وتی ئومەتی تۆ دەردی ئەم ئومەتە کافر پێی ناوێرێ حتا لە حەدیثەکەی صحیح موسڵیمە فەرمووی وەلەو اجتەمەعەت عەلەیهیم من فی ئەقطاریها هەرچی کافری دەوڵەتەکانی دنیا کۆ بێتەوە ناتوانێت موسڵمانان بە شەڕ و بە هین لە ناو بەرێ ئەی بەچی لە ناوچن خۆیان یەکتری خۆن کە بەشان معجزەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵێ بینین دەردی ئومەتی ئیسلام بەس ئەو شەڕ و ئاژاوی ناوخۆ خۆخۆریەکەیەتی ئەینام ئومەتی ئیسلامەوە 1440 دانە ساڵە بە پەتا و بە دەردێک و بە نەخۆشی هەمووی لە بن نەهات وەکو قەومەکانیکە دووهەمینیشان کافر دایمەی خوای ڕۆحی لێی چۆ پێی ناوێرێت قەد بە شەڕ کافر بە موسڵمان نایرێ موسڵمان خۆی یەکترە خوات بۆیە ئێستا گەیشتێتەوە قەناعەتەی نایەنێ شەڕی موسڵمانان بەڕوو بکەن بە وەکالەت موسڵمان ئەکەن بە گژ یەکترە ئەمەشان معجزەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بە چای خۆماری بینی